خۆشەویستان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من جەلال گۆڵەیم ئەمڕۆ سێشەمە بەرنامەیەکی ڕاستەوخۆم هەیە لە کەناڵی میکس میدیا گەڕیان لە 94.1 ڕادیۆی میلی گەڕیان ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بەرنامەیەکی ڕاستەوخۆ و تایبەتم هەیە لەگەڵ هونەرمەندێکی خۆشەویست لەگەڵ هونەرمەندێکی ئەزیزی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە شاری سنەوە تەشریفیان هێناوە خاتو بارانی حەکیمی هونەرمەندێکی خۆشەویستی ڕۆژهەڵات و شاری سنەیە. خاتون گیان زۆر بەخێر بێت. سڵاو ڕێز زۆر سپاس بۆ بینەرانی میکس میدیای گەڕیان بینەران و بیسەرانی خۆشەویست و جنابتان. دەست و چاوە خۆش زۆر بێت. سپاس بژین. داوای لێبوردنە لێ یەکەین بووین بە ئەرک بەسەرتەوە ئازیەتمان سپاس خۆشحاڵم کە هاتووم بۆ بەرنامەکەتان. زۆر ئەزیزی یاخوا بەخێر بێت. زۆر سپاس. خۆشەویستان بەرنامەکەمان ڕاستەوخۆیە بە خۆشحاڵیەوە و من ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە بۆ یەکەم جار دەستی کاکە دابان خۆش بێ ڕاستەوخۆ ئەم بەرنامەیە چێتە میکس میدیا گەڕیان کاژمێر نۆی شەویش دووبارەیەکەینەوە وایە دەستخۆشی بۆ برای بەڕێز و خۆشەویستم کاک جەزای ساس دەستخۆشی بۆ کاکە ڕێبازی ئەزیز سپاس بۆ کاک دابان کە ئەمڕۆ ئەرچێکی قورسمان ناوە بەسەریا دەستی خۆش بێ بۆ کاگالان و کاک میرشاد و کاگامانج و کاک بورهان هەڵبەت ئەمڕۆ مۆزیکژەنێکی خۆشەویستی شاری سلێمانی لێرەیە لەبەر چەند هۆیەکی تایبەتی خۆی نایەوێ دەرکەوێ دەست و چاوی خۆش بێ و ڕێز و حرمەتی تایبەتم بۆی هەیە خۆشەویستیم هەیە بۆ لایفی پەیجی گەڕیان میدیا خۆشەویستان بۆمان شێرکەن ئەم بەرنامەیە تایبەتە خاتوباران دەنگێکی حەزین و خۆش و تایبەتی پێوێ خۆشەویستیم هەیە بۆ هەوادارانی جەلال گۆڵەی لە تیکتۆک دەستخۆشی بۆ کاک ڕێباز و بۆ کاک دیلانی موبایل کە ئەدمینی منن بەڕێزان ڕاستەوخۆ لە خزمەتانین 1970 470 52 64 1970 بۆ کوردانی تاراوگا 1950 ئەمەش ڤایبەرە ئەو بەڕێزانە کە لە ڕۆژهەڵاتەوە یا لە هەر شوێنەکەەوە بێ ئەتوان پەیوەندیمان پێوە بکەن بۆ ئەم بەرنامە ڕاستەوخۆیە و لە خزمەتانە ئەمەوێ سپاسی ئاوی سلێمانی بکەم کە سپۆنسەری هەموو بەرنامەکانمانە سپاس بۆ کۆمپانیای ئایکی و بۆ فازلین سپاس بۆ برای ئەزیز و خۆشەویستمان کاک دکتۆر تەها ڕەسوڵ کە ئەویش سپۆنسەری کارمەندێکی کردوین دەست و چاوی خۆش بێ خۆشەویستان لە خزمەتانم من ئەچمە لای بەرهەمێکی خۆشی خاتوباران و دوای ڕاستەوخۆ لە خزمەتانە بن مستا ڕاستەوخۆ گۆرانیتان بۆ بەڵێ بەڵێ یەکسەر ڕاستەوخۆ گۆرانیێکمان بۆ بڵێ وەڵای تر هیچ ناڵێم تەوا سەرچاو گەڕیان ئەم گۆرانیە گەڕیانە پێشکەش بە میدیای گەڕیان زۆر سپاس
گۆرانێکی خۆش بوو. دەستان خۆش ئەم گۆرانیە بابزان مرتی لای خۆتانە سنەیە بەڵێ ئەمە گۆرانی سنەیە بەڵێ گەڕیانە لۆرەیە هی نەوەڵ ئەمە گۆرانیە من ئەمە یەکێکتر ئەم گۆرانیە وتبوو من دووبارەم کردوێتەوە دەست و چاو زۆر سپاس قوربانت بەجێ خاتوباران لە سلێمانیە با بڵێ بەڵێ بەس بەدایمی لێرە یان هاتوو چووەکەم ماوەیەک لە سنە ماوەیەک لە سلێمانی ئاوە باش کاری هوەری بۆ خاتوباران لێرە ئاسانترەیە لە ڕۆژەڵە بە دڵنیاییەوە لێرە ئاسانترە بەس ئیتر ئێمە لەبەرەوەی کە چۆن لە ڕۆژهەڵات لە دایک بووین ئیتر ناتوانین وڵاتی خۆمان بەجێ بڵین بەس بازم هەمووی کوردستان و هەمووی وڵاتی خۆمانە فەرقی نییە بۆ ئێمە سنە بێ و سلێمانی بێ هەمووی کوردستانە فەرقی نییە هەمووی کوردستان و کوردستانێکی گەورەش جارە بە هیچ شێوەیەوە بۆی نابێ کاگاری شکاوادم ماوە ناتوان خۆتە هەر تۆیژ نی مەسەلاکە باش زۆر بەخێر بێ دەسوودەمە زۆر سپاس بەڕێزی ئاری شتێکی خۆشی کاک جەزا من و عیرفانی وەسا محەممە و جوانە مەرگە بۆ بازەکەم ئەو پیاوەش بەداخەوە ئەمڕۆ لەبەر زروفەکەی ئاوا بۆ جینا زۆرترین و خۆشترین شتم لەگەڵ ئەم پیاوە بەڕێزای هەیە دەست و چاوی خۆش بێت چوین بۆ هەولێر باسی کۆنێ بۆ بکەم چەند ساڵە لەمە بە پێش من و کاک عیرفان و جوانە مەرگەی برا هەڵبەتە هەمووتانەزان کەریم گوڵانیە چێکە لەو کەسانەی کە زۆر بەڕێزە بۆ میوان هەر خۆشی پیاوێکی بەڕێز و جوانە بەڵام بۆ مەسەلەی میوانداری حەلی نییە ئیتر ڕۆشتین عادەتیە ئێوارە نان خواردنێکی باشی بۆ دروست کردین و شتێکی خۆش و تا درەنگانی شەو دانیشتین قسەی خۆش و بیگرە و بەریە و ئەمانەیتر لە دەوری 12 بۆ یەک هەڵبەت تۆ خەوی هەموو شتێکمان خوارد میوەمان خوارد چەرەسمان خوارد وتی یەک شتی تر ماوە با بۆتان بێنین بە خێزانی و لێرەوە ڕێزم بۆی هەیە خوشکی گەورەی منە وتی ئەو هینە بێنە ئەو شتەی تریش بێنە با بیانینە ئیتر کە هێنایان باسووق بوو یەکی دەنگێکی یا بە من و جوانە مەرگە و عیرفان ئیتر خسمانە دەممان با بڵێن زۆر سەیر بوو من وەمزانی هەرەوەی من وایە تمە زەمە هەمومان عیب نەبێت لەسەر جێگەکە پاڵکەوتە بووین وەڵا عیرفان وتی ئەرێ جەلالەوە لە دەمی تۆی شاوایە وتم بە قورئان نازانم زۆر سەیرەمە هیچی لێ نایە نە ئەوە بوو بتوێتەوە نە ئەوە بوو هەر پارچەیەکی لێ بێتەوە خوا عەفوی بە جەمالی وتی جەمالەوە تۆی ژوای کوڕەوتی با بە ماڵیاوە بێ وتی وەڵام کەی میوان ناریە وتم بۆ وتی تاکە پۆساڵی خسۆتە دەمەوە من حەیشم بۆ لێ ناکرێت لێرەوە ڕێزمەیە بۆ کاکەریم گوڵانی چاوی مازەکەم بۆ کاک عیرفانیش باش خاتوباران لێرە لای بەکەی باب بەڵێ لای موزیک لە ئەو شوێنانەی کە تایبەتمەندە بەخۆتەوە یان هەموو شوێنە وڵا من ئێستا باش شوێنێکی تایبەت پێ بڵێ بەس ئەمە ماوەیەک ساڵێکە بێ دەنگم خەریکی کلیپ بووم هیچ لایڤم نەکردووە بەس لە زۆربەی شوێنەکان من لە سلێمانی لایڤم کردووە بەس جارێ سەرقاڵی کاری هوەری خۆمم لە زۆر باشە ئێستا تۆزە پێش ئێستا گۆرانێکی بە پلەیباکدا بەزان با بڵێن کار ڕێباز داونلۆدی کرد ئەمەوێ لەسەر ئەو گۆرانی قسە بکەم ئەو گۆرانیش هەر فۆلکلۆرە با بڵێن بەڵێ گۆرانێکی فولکلۆرە مامۆستا عوسمان هەورامیش هەر لێرە ڕێز ئیسلام هەیە بۆی ئەو گۆرانیە وتووە زۆربەی هونەرمەندەکان وتویانە بەڵامی ترێمە دووبارەمان کردەوە زۆربەی ئێستا پێیان خۆش بوو چەند کەسایکیش وتویانەمە بۆی گۆرانی دووبارەکەنەوە بەڵام گۆرانی فولکلۆر ئەبێ دووبارە کرێتەوە بێ زیندوو کرێتەوە گۆرانیەکە دوو پارتی ئەوەڵ دوو کۆپلێ ئەوەڵی فولکلۆرە کۆپلێ ئەخیری کەیتر خۆمان گۆڕانکاریمان تیا کردووە ئەم گۆرانیە کاک سەجاد زارعی لە کرماشانە موسیقاکەی تەنزیم کردووە میکس و مەسترینگ و ڕێکۆردیشی ئستودیۆ ئاوا علی ئەحمەدی وە کلیپەکەیشی کاکیادگار محەممەدی لە بانەوە ئەم کلیپە کردووە بۆمان بەڵام کلیپەکە لە سنە کردمان ستافەکەی بانەی بوون باش تەسویر و هینەکەی لەکوێ کرا با بڵێن لە سنە کردمان لە سنە بەڵێ سنە شوێنێکی خۆشە بە تایبەتی بۆ مەسەلەی تەسویر و ئەوانە زۆر باشە جارە بانگی پیرۆزە ناچینە لای گۆرانی کاک ئەحمەد خۆشناوەتی حرمەتم هەیە بۆ جەنابی خاوەن ڕێزی تۆ برای ئەزیزی منی بەڵێ بەداخەوە کاک ئەحمەد خۆشناوەتی تووشی پەتای وەرزی بووە کرۆنانە سپاس بە خواشکر کرۆنان نییە ئەم شۆ قسەم لەگەڵا کرد وتی فەحسم کردووە با بڵێن کرۆنام نییە بە هیوای زوو چاک بوونەوە و دەستخۆشی لە جەنابی شتەکەم کاک ئەحمەد و داوای لێبوردنیش دەکەین بۆ ئەو ڕۆژە ئەوە هەڵەیەکی بچووک بوو بەسەرمانە تێپەڕی بەڵام ڕاستمان کردەوە بەس کاک ئەحمەد نابێت دڵە ناسک بێ نازانم ئەم برادرانەی لای ئێمە لە ستافی گەڕیان هەر هەمی کاک جەزا دڵی ناسکە زانی
جا هەموو قوربەسەریەکەش بۆ تۆیە بەس من باشم کاک جەزا من کە تو ڕۆژە بم هەرە و دەقەیە دوای 2 دقە یەکسەر چاگە بمەوە بەس کاکە کاگەحمە بە بەهشت 9 کەس خەریک بووین ئێمە باش خۆشەویستان بەرنامەکەمان ڕاستەوە خۆی وەکو وتمان 1970 470 52 64 1970 895 ئەمە وا ئێستا بۆ کوردانی تاراوگە 1950 ئەم ڤایبەرش ئەو کوردە بەڕێزانە لە ئێرانەوە توانن پەیوەندیمان پێوە بکەن با بڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە باش بارانخان کەس ڕێگر نەبووە بۆی بۆ ئیشی بۆ کاری هونەری بابن جارەکان کە گۆرانی مەوەت ساڵی 2010 بوو باش ئەو کاتە من پێشکەشکاری تۆڕی جیهانی بووم ئەکتەریشم کردووە بەس خۆم بەوەی کە لە ئایلێکی هوەری بووم من مامم گۆرانی بێژ بووە لەگەڵ هوەرمەندە گەورەکانە مامم جەباری حەکیمی ئێستا 45 ساڵە بێسەر و شۆنە لەگەڵ مامۆستا نەجمەدین و مامۆستا ناسەر ڕازازی و مامۆستای دڵڵا محەممەدی گۆرانیانوەتوە لە کۆشکی لاوانی سنە بەس ئێستا بەداخەوە نەماوە بەوەیش کە خانەوادێکی هوەری بووین هەر ڕێگری من بوون ئەیانوت ئافرەت نابێ گۆرانی بڵێ ئەی باشە بۆ کاکە بۆ وەڵام من هەر بەوە کۆڵم نەدا هۆڵی خۆممدا و ئەو کاتە لە ڕۆژهەڵاتە زۆر زەحمەت بوو بەس من یەکێ لەوانە بووم کەوتم ئەبێ ئەم ڕێگە بکرێتەوە هەر کات ئەگەر هوەرمەندێ خاتوونێک خانمێک بیویستای گۆرانی بۆتە ئەبوا با تایتە دەرەوە لە وڵات بەس من 4-5 ساڵ لە ناوسنە گۆرانیم وت تا 4 ساڵ ڕستنی خۆشم بڵاو نەکردەوە لەبەرەوە تۆزێ مەترسیتیا بوو ئەی ئافرم باشە لە ڕووی با بڵین حکوومەتی ئێرانەوە خۆ ئەوان ئێستا شکر کێشە نەماوەن ئەو کاتە تۆزێ زەحمەتەوە بەس ئێستا باشە بەس تۆ یعنی زەختی کەس و کاریش لەسەر بوو لە زۆر ئەی ناڵم بەوەی کە ئایلێکی هوەری بووین زۆر زەختم لەسەر ویانوت نابێ بەس ئێستا ئەوانیش حەزەکەن و شانازیەکەن زۆر سپاس من لێرەوە ڕێزمەیە بە خانەوادەکەەوە ئەوە ئیشێکی زۆر باشیان کردووە و کاری هوەریش کاکە خۆ تۆ سەیرەکەی هەنێشت هەیە لەم حرمەتەن لەم 4 پارچەی کوردستانی ئێمەیە ئێستا بۆ نمونە ئاساییە بەلایەوە ئەگەر خوشکەکەی یا خێزانەکەی پێشکەشکار بێت بەڵام ئاسایی نییە گۆرانی بڵێت ئێ باشە فەرقەکەی چییە؟ هوەرە هیچ جیاوازیکی وایە ئێستا منیش با بڵێن میوزیک ژەنم لە ئێستاە پێشکەشکارم ئەگەر گۆرانیش بڵێم بۆ نمونە بەس دەنگم خۆش نییە بەداخەوە ئەجینا گۆرانیشمەوت فەرقەکەی هیچ فەرقێکی نییە ئێستا من و تۆ گۆرانی بێژی من پێشکەشکارم فەرقەکەی چییە؟ ئێ هەردوو پانیشەکانمان تەواوکەری یەکتری وایە بەس بۆ خانمەکان زۆر زەحمەتە باش لە سنە ئێستا با بڵێن چەند بەڕێزێکی وەکو تۆ هەیە ئاوەکە بە ئاسایی یانی شتەکە شتە جێ کەوتویتر ئێستا عادیۆ بۆسە بۆ خەڵک لە ئەوڵ و لە بیدایەتەوە زۆر سەخت بوو باش بەس بە تەسەوری من زیاتر بۆکان و سەقز خانمە هوەرمەندیان زۆرە وایە وڵا لە هەموو شارەکان هەیە ئێستا گۆرانی بێژ سنێش گۆرانی بێژی زۆری تیا ئەزانم گۆرانی بێژی زۆری تایە بەس بە تایبەتی خانمەکانی جەنابتان بەڵێ وڵا هەموو شارێک گۆرانی بێژی تایەتر نازانوێت زۆر باش ئەچمە لای بەرهەمێکی تری خات و باران و دوای ڕاستەخۆ لە خزمەتانە ئینشاڵڵا لەلانکێ دانانم دەباوەی ساسکین جۆلانی ئەی ڕۆڵە سەر دڵ خڕبی با مردوبی شەو درەنگە بۆ جژوانێ
دبرولا من حرامي هروك شراب لا شيطان هيج قولي راس بنابو غير لدرو لا تفردان اقر قولم بيدا دين برستي ورا ميدان انا لو لعنة تبي تفدا كردي لا شيطان لانك 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 هوي لانك لا درها ناري واستابي لا تراني لانك درسك ابو تشوجاني ضل الان كذا انا مندبا ويساسكن جولاني اي روسر ضل به بامر بهدي شوقرا قهبو جواني روجي روناكو هو عالم ديزاني یاخوا دەمە خۆش بێ زۆر سپاس دەستی ئەو بەداخەوە برا ئەمڕۆ عەزیزەشم تۆزێ خۆش. قڕگم تەواو نەبوو لە تۆنی خوارەوەتم لە وەڵاهی. گیانی خوارەوەتم باران خان من کێشەکەم ئەوەیە هەرچیە بۆ لای من دەنگی نووساوە تێ ناگەم کاکە من کە هاتوو چووەکەم لە ئێران و دێمەوە بۆ ئێرە تووشی پەتابم لەسەر مەرزەکە حساسیەت، ساردە ئالێرجی. وایە. باشە خۆ ئێوە کاکە لە با بڵێن لە کوێستان سنەش وایە کوێستان بەس کە دوو هەوابی وات لێ دێت باش ئالێرجی لە باشمان خۆ هاتوو شوەکە یا سەیران بەڵێ. بن دەی زۆر باشە لەشە ساغ بە ئیشاڵڵە دابان گیان بەو خوایە من هەروام یعنی ئەبێ زوو زوو بیرم بێنەوە جینا داڵغەمە ڕوا قاچێک مەچێ بۆ ئێرە و دانەیەکیش بۆ ئێرە دەسوودەمە خۆش بێ ئەویش هەر گۆرانێکی فۆلکلۆر بوو زۆر دەمە خۆش بێت جوان ئەدا زۆر کرد سپاس دژی مەمنون یاخوا بەخێر بێت بەڕێزی زۆر سپاس. ڕێباس بەسر پێرەشە و بووا بزانم برادێکم هەیە داوەیەکی پێ زۆر وێرانە تەلەفۆنی بۆ کردم وتی جەلال سیارەکەم ئیش ناکە ئیتر منیش ڕاستیەکەی چووم خۆشم سیارەم پێ نەبوو بەس پێم ئەی بوو کەوتی سیارەکەم ئیش ناکە بە برادێکم وتم بمگەێنە کە چوومە ئەوە تەماشام کرد بیلفعل سیارەکەی ئیشی ناکرد هەر چۆنێ بوو بە بیگرە و بەریە و بیەنە برادێکمان نەبوو وایەرمەند بوو هاو کۆمپیوتەری وتی کاکەمە شوێنی کۆمپیوتەری هەر نییە چکا کۆنە ئەلاکولین زانیمان ڕۆنیتیان نیە ئەیتر هەر چۆنە بێ ڕۆنی مۆلیدەوە نییە لە حوشەشتا دایانێن تۆزە ڕۆنمان پیا کرد و تێمان کرد بڕوا و قەنەعاتم پێ بکە خسمانەوە ئیش دەوروبەری سەعای 11 شەو بوو و پێنجشەمەش بوو بە بەیانی جومعە بوو ئەوە نەگەڕاین بۆ ڕۆن بەنزینمان پێ نەما باشە ئەوە نەگەڕین بەنزینمان پێ نەما ئەنجاوتی کاکە با بەنزین پیاکەین تم با بەجیانتەوە دەوێن شۆ من تا بەیانی بەدوایم داشقەی تۆ مرد و نەبرێ ئەلاکولین بە هەر چۆنە بوو بە پاڵ هێنامان جەڕعادی بوو باش بوو لە بەردەمی ماڵەکە داماننا وەڵای تر شەو بەجێمان هێشت و نەمانزانی پرس بە ماڵەکە بکەین بڵێن کاکەم سیارەی هی ئێمە لێرەیە بڕوا بکە ڕێباس ڕقە مشتیشی لەسەر نەبوو بەیانی کە چوو بوو لەوێ نەبوو بوو یەکسەر زانی مرور بردوێتی باشە ئەمیژی تر ئیهمالی کردبوو بیگرە و بەریە کرێی گەراجانەکەی با بڵێن دابان ئەو کرێی گەراجانەی دوای 20 ڕۆژ کە پێیان وتین لە سیارەکە گرانتر بوو ڕقەمیش هین بوو ئەم ئارم و مارمشتە بوو وەڵای تر ناچارە سە کاک جەزا لە مرورە وازی لێناوە خۆ بە ناوی کەسیشەوە نییە هەر ئارمە با بڵێن ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە خات و باران ئەو کلیپەی کە ئەڵەی ئێستا با بڵێن بەتەمای یەک گۆرانیە باش ئەمەی کە ئێستا خەریکی گۆرانی کامیش گۆرانێکی غەمگینە ئەسڵۆ سپۆنسەرە هەیە وڵا لە ڕۆژهەڵاتە بەڵێ ئێستا قەرارە لەگەڵ واران ئستیدیۆ کلیپ شتەکەم بۆ بکەن باقوتنەوە ناس بەڵێ ئەی ئیشەڵا بە تەمای تەسویر و با بڵێن بەڵێ هەرەوەک تەسویرەکەی گۆرانیەکە ڕێکۆرد کراوە هەر لە ئستیدیۆ ئاوا علی ئەحمەدی بەس قەرارە واران ئستیدیۆ کلیپەکەم بۆ بکات بەس ئەگەر بۆت کرا بانەی تێ بکە بانە شوێنی خۆشیتی وایە
وڵا خۆش ئەگەر بکرێ بەسەر چاو ئیترەوە تەسویر بەردارەکە زانێ کوێ لۆکیشنێکی باشی بێت باش شڵاوا بێت پێش ئێستا باسی بانەت کرد جا ئێمە من خۆمان ئەسڵ با بڵین با پیرە گەورەم بانەی بووە بەڵێ چۆن یعنی تۆ لەگەڵ سنەر بۆ بانە فەرقەکەی زۆر زۆرە وایە بەڵێ وایە بەس من هەر ئەو گروپە لە ئینستاگرامە هەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئیتر خۆیان تێن کە ئاڵێن ئسپۆنسەری ئێستا هەر گروپی تر بێت ئسپۆنسەریەکەین و ئەمانەی تر هاوکاریەکەن ئێستا بە ئسپۆنسەری بێ بە هەر شێوازێک بێ کە لەگەڵمە ئیش بکەن هاوکاریەکەن و کارەکەم بۆکەن یعنی ئێستا بانە گروپی ئاوایتیایە بەڵێ ئەی ئافرەت ناناکۆ شارەکەمان بووە بەش یادگار زۆر جوان بوو. زیاتر کاگیادگارە با بڵین ئەو ئیشانە کلیپەکە بەڵێ کاکیادگار کردوویە لەگەڵ کاک محسنە وت میوزیکەکەی چێ بووە موزیکەکەی کاک سەجاد زارعی لە کرماشانەوە ئستودیۆکەیش علی ئەحمەدی کە من هەموو ئیشەکانم هەر لێرە 15 ساڵ هەتا ئێستا من لەگەڵ علی ئەحمەدیە ئیشەکەم لە 6 ساڵ زۆر سپاس مەمنونم. خات و باران چ گۆرانیەک بەلای خۆیەوە زۆر تایبەتە گۆرانیکتان وەڵام بەسەر چۆ تایبەتمەندیەکەی بەلای خۆتەوە ئەو گۆرانی کە زۆر تایبەتە و یادگاری و لەگەڵ هەیە ڕێباز گیان ئەم مایکەمان بۆ بکەرەوە تۆزە گۆرانیەکمان بە هین بۆڵە بە حەی بۆڵە پێشکەشتان بێ من لە دنیای تۆ دەژیم چۆن تۆ هەموو دنیای منی تۆ هەموو خەون و خەیاڵ و ئارزوو ڕۆیای منی تۆ شەپۆلی بێوەچانی بۆ کەناری بەحردا تۆ هەمان سەرچاو ڕووباری بەرەو دەریای منی تۆ خوێناوی ڕێژ نەبارانی لە گەرماینی وەڕۆ تۆ نەسیمی بەربەیانی فێنکی سەحرای منی تۆ چرۆی داری بەهاری سەوزەگیای نەرمی ژیان تۆ ژیانی تۆ ڕۆحی مەسنەوی و مەولای منی پێشکەشتان بێ ئەی ئەمە با بڵێن سەرچاوی گۆرانیەکە ئەم گۆرانیە من لە کاکفەردین ئەوسەتی بیستم بەڵێ لە تەلەڤیزیۆنی سنە ئەم گۆرانیەوەت زۆر پێم خۆش بوو ئیزنیشم لێ وەرگرت کە دووبارەی کەمەوە بەڵام هەر ئاوا ڕاستەوخۆ وتم و تا ئێستەش ڕێکۆردم نەکردووە باش چۆن گۆرانێک و لەگەڵ ئەحساسی منە زۆرە گونجا زۆر حەزم لێ بوو زۆر باشە دەمە خۆش بێ گیان کاک ئەحمەدی بەڕێز لە بەریتانیاوە باشی کاجەلالگیان سڵاوی خواو لێ بێ کاک ئەحمەد گیان بێەوەی بیاخوا بە خێراتنی ئەو میوانە بە ڕێزەکەین زۆر سپاس کاکی گیان زۆر سپاس وڵی سەوتی باش نییە کاک برای ئەزیزی ئێمەی کاک ئەحمەد گیان خات و باران تۆزە دەنگی کزە زۆر سپاس دەستخۆشیت لەکەین کاکی گیان لە هەر کوێنێکیت وەڵای حەزەکەین گەڕێنێکمان پێشکەشکە احتراممانێ بۆ خۆش زۆر سپاس کاک ئەحمەد گیان وەڵا گەڕیانێکی پێشکەش کردین بەڵام ئەگەر لە بەرنمەیە هەبێ بە تاچیت بەسەر چاو هەمانە گەڕیان وایە بەسەر سەر و بەسەر چاو ئەوە خێزانی شمەیەوێت دوو قسە بکە لەگەڵتانە لە خزمەت یای باشی کاک ئەحمەد سەرچاوم دادە گیان تۆ باشی سپاسیەوە چۆنن زۆر سپاس بە خێراتی باران خانەکەین زۆر سپاس خاتون گیان خوشکی بە ڕێزی حەزەکەین پارچە ئەگەر مقامە زانێ مقامێکمان پێشکەش کات بەسەر چاو بەڵام وا بزانم بەرنامەکە تۆزێ کاتەکەی کەمە ئیشەڵڵا هەر فریا بکەوین و دەرفەت هەبێ بەسەر هەردوو چاوم دڵتان ناشتێنین بەڕێزم کاک ئەحمەد سپاس بۆ کاک ئەحمەد لە لەندەنەوە کاک ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە بەرپرسی هەموو پەیجەکانی ڕادیۆی میلی گەڕیان و تەلەڤیزۆنی میکس میدیا شاب سڵاو لێ بە کاک دەلال ئێوارتان باش ئێوارەی جەنابە باش زۆر زۆر سپاس دەکەم تۆ باشی لە دەورەگەڕە قوربانی تۆم دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بە خێرات میوانەکان دەکەم دەشتا ساغ سەرکەوتوو بن ئینشاءڵڵا سپاس دەکەن کاک ئەحمەد گیان چاوی ئەمەی
نەخوا کاک زەلال ناساغم بەس گوتم با لەبەرەوە تەلەفۆن بکەم زۆرێک لە کەمێ دەنووسم بەرنامەکە ئەرشیفە و بەڕاستەوە خۆدایان ناوەتەوە کاکە ئێستا حالیان ئمڕۆ چواردەیەوە نییە چواردەی دوانزەیە بەڵێ چواردەی دوانزەی 2021 و بەرنامەکە ڕاستەو خۆیە جا خۆ جەلال گۆڵەی تۆ بڵێ هەموو ڕۆژێ دەم هەرە و دەم چاو زۆرێک لە کۆمێ نووسیانە بەرنامەکە ئەرشیف کراوە ئێستا بەڕاستەو خۆ لێ دێنەوە ناخێر شتیوانیە ئێمە ئێستا ڕاستەوخۆ لە خزمەتانین لە تەلەڤیزۆنی میکس میدیا لە 94.1 و لە لایفەکانی جەنابیشتا دەست و چاو خۆش بێ کە لایفەکانمان بۆ وەکەیتەوە ئێستا حالیان لە پەیجی گەڕیان میدیا لە پەیجەکەی جەلال گۆڵەی لە پەیجەکەی ڕێبازیجێ لە پەیجەکەی دابان ڤیدیۆ هەمووی ڕاستەوخۆ دەگوازرێتەوە دەست و چاو خۆش بێ دەستی ئەو بە ڕێزانەش خۆش بێ دەستان ساغ بێ و سەرکەوتوو بن بە قوربانە بم کاک ئەحمەدجان هەردوو چاو ماجەکەم قوربانە بم دەست و چاو خۆش سپاس بۆ برای ئەزیزم کاک ئەحمەد خۆشناوەتی خۆشەویستانە بەرنامەیە ڕاستەوخۆیە لە میکس میدیا ئێستا بۆ یەکەم جار ئەمڕۆ بارانخان با بڵین شانسێکی باشی هەبوو کە ئەمڕۆ ڕاستەخۆ تەلەڤیزۆنەکەمان ئیشی کرد و ئیشەڵا کاژمێر 9 شەو ئەم بەرنامەیە دووبارە بێتەوە کاژمێر 12 سبەینێ بە هەمان شێوە دووبارە ئەبێتەوە ئەوەی کە ئیشوکاری هەبووە لە بازار ڕابووە لە هەر شوێنە دەتوانن ئەم شەو کاژمێر 9 لە خزمەتان نبین دەست و چاوی کاکە دابان خۆش ببووین بە عەزیەت لەگەڵ کاک ڕێبازا بۆیان زۆر سپاس دەکەین ئەمڕۆ عەزیەتمان نای بەڕاستی خۆشەویستان 94.1ەوە لە ئۆتۆمبیل و سیارە و با بڵێن کورە لۆری و تەکسی و لە هەر هەمووی ئەتوانن ڕاستەوخۆ گوێمان لێ بگرن لە خزمەتان نابم خات و باران ئەو خوشکە و کاک ئەحمەد دوو داواکاریان هەبوو یەکیان وتی مەقامێک یەکیان وتی گەڕیانە بەڵام ئێمە هەردووچیەکەین بە مەقامێ چه مەقامێ بەلاتەوە خۆشە بەبێ مۆسیقا ئەوە ئێستا من گۆرانێکی خۆم هەیە ئەو گۆرانیان بۆ مانسکەرەوە کاک ڕێباز ئەزیەت گۆرانێکی خۆم هەیە شارەکەشی هەرین خۆمە ئەو گۆرانیە ناسراوە ئەویان پێشکەشەکەم دڵنیام کە پێیان خۆشە بێت پێشکەشیان بێ هەریکەوتی خۆشم مەوێ هەمووی درۆیە وتی بەتەنیا تۆم مەوێ هەمووی درۆیە گەر هاتوتی من عاشقم بڕوا مەکاتۆ تا قیامەت بۆ تەمێنم هەمووی درۆیە هەمووی درۆیە هەمووی درۆیە پێشکەشتان بێ ئەم گۆرانی لای خۆمە زۆر تایبەتە باش قەت با بڵین حورمەتەن شتەکانی مامۆستا شەهێن تاڵەبان یەڵێیتەوە بین شتەکانی بەڵێ لەگەڵیشی هەر پەیوەندیم هەیە پەیوەندیشتان هەیە بەڵێ خۆ خزم نین نەوەڵا بەس زۆر معجبی شخصیەت و سەوتیم زۆر باش کاک هاو بەش خەلیل هونەرمەندی خۆشەویست کاکە هاو بەش خەلیل چۆن یانی کاک هاو بەش گیان تۆ چۆنی باشی قوربانە بم بمان بوورە بەو کاک هاو بەشەی خۆمان لێم تێکچوو داوای لێبردنەکەم ئەی تەواوە کاکە ڕێباز بۆ لێمان بە قوربانە بم هونەرمەندی خۆشەویست دەست تۆیش ئەندامێکی ڕادیۆ میلی گەڕیانی قوربانە گیان ڕێزم بۆی هەیە فەرموو کاک جەلالگیانم کاتان باش سڵاو لێ بێ کاک گۆران گیان جەنابە باشی باش مەخیاتی یانە بەڕێزەکەتانەکەم قوربانە بم خاڵە گۆران گیان دەستخۆشی لە ستافەکە پیرۆزبایی لە ڕاست بەخشی ڕاستەوخۆ بۆ یەکەم جار بۆ ئەمڕۆ سپاس دەکەم دەستخۆشی لە کاک جەزا لە کاک بوران کاک ڕێباز قوربانە بم بە ناوی هەمویانەوە چاو ماجەکەین کاگالانی زەڕب بەرپرسی پەیوەندیەکان کاگان بەڵێ دەستان خۆش بێ یوای لە سافزان بۆ خوازم دەنگی و نرمدەش خۆش بێ یوای سەگەوتنی بۆ خوازم قوربانە بم خاڵە گۆران گیان تۆ چاوی قوربانم یوای خۆشی تاما لە کاتان نەگرم کەڵی کە پەیوەندیەکە زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ کاک ڕێبازیش بۆ بەڕێزیشتان قوربانە بم سپاس بۆ هەردوو
هونەرمەند و خۆبەخشی ڕادیۆی و تەلەڤیزۆنی گەڕیان کاگاو بەشخەلیل و کاگۆران هەورامی کاگۆران سابیر دەست و چاوە خۆش سپاس بە قوربانم ڕێزم هەیە بۆتان خۆشەویستان ئەچمە لای بەرهەمێکی تری خات و باران ئەم بەرهەمە چییە و باسی خاتوشین تاڵبانی هان کرد ئەگەر پێتان خۆش پێ گۆرانی خۆش دەست خۆش بەڕێزی شاركم سنايا شاري شيرينم جيجي لدايك بون استيبينم شاركم سنايا شاري شيرينم جيجي لدايك بون هستيبينم كي تشاوم روشن ببديارك جان ببق قربان ديمني شارك هرسوچێکی تۆ گیانە بۆ من شارکایە زیندووکارەوە یازی زیادگارێکایە حەزەکەم بچمە بۆ شاری سنە ئەو شارە قیبلەی ئەواتی منایە بچم دانیشێو لە پایتەختەدار چاوگەلم پڕکەم لە تەماشای شار چاوگەلم پڕکەم گیانە لە تەماشای شار چاوگەلم پڕکەم گیانە لە تەماشای شار هرچني خفايات من لظلمة بيه ناوسنا بيرين لبير ماجيه هرچني خفايات من لظلمة بيه ناوسنا بيرين لبير ماجيه أم خاتاوا بيرجني جارانم هاتو شوي قرمي دوسو يارانم باخو باخاتو وازي برزايو دشتي كوي سيران قايقانا هر وقت بهشتي حزاكم بتشمو بو
بەریە و مەسنا و بیرکردناوەیان دڵ ئەکاتە هەراوە تەنیاواتی منە تەنیا جارێتر بچمەوەستنا شەرتێ خاکەکەی یانە بنمە سەر چاوم لێ دوور ناکەوم ئازیزە تاکو ماوەم حەزەکەم بچمە بۆ شاری سنا ئەو شارە قیبلەی ئەواتی منایە بچندانیشم لە پایتەقەدار چاوگەلم پڕکەم لە تەماشای شار چاوگەلم پڕکەم گیانە لە تەماشای شایار چاوگەلم پڕکەم گیانە لە تەماشای شایار یاخوا دەمە خۆش بێ زۆر سپاس پژی گۆرانی گوناحەکەوتەوە ئاوانەی ڵێیتەوە زۆر سپاس پژی بەڕێزی دەستخۆشی دەستی بوو ئەو هەمووتان خۆش ئەزیزەی بێت من بە ئەو مامەسا بەڕێزەی من مامۆستای خۆمانە دەست خۆش بێت. زۆر سپاس بەڕاستی ڕۆحیە دەیان بە مۆسیقاکە بەڵام وەکو وتم ئیشەڵا بۆ دوای سەری ساڵ دەموچاویشی ئەتوانین پیشان بین بەس بۆ بەرنامە سوپرایزە کاگا ڕێباز گیان خۆی هیچ شتێ وەکو هەنێ شت نییە یعنی ئینسان کە شتێک لە شخصی خۆی دڵی پێی مرتاح نەبوو ئەوە شتێکی باش نیە بەڕاستیەگەر من حەزم بۆ نمونە لەم کەناڵە نەبێ نایم بەڕێکەم و ئەوە بکەم ئەمیش دەست و چاوی خۆش بێ خات و باران زیاتر لەگەڵ ئەم مامەسا بەڕێزەیە کۆنتاکیان هەیە و ئیشەکانیان بەیەکەوەیە دەستی خۆش بێ هەڵبەتە خات و بارانیش شارەزایە لەگەڵ ڕێزمایانی من پێم سەیر بوو یەکسەر گۆرانیەکان ئەڵێ فلان مەقام لە ئەو تۆنەوە مامۆستای من بەڕێزیانە دەست و چاوە زۆر سپاس باشە بەس سیر بوو بەلامەوە ینی هەر بەجددی لەم گۆرانیان ڕێک دەنگ ئەو مامەساشەیەنە زۆر سپاس بەڕێزی وڵا لە زۆربەی مقابلەکان تویانە بەس هیوادارم بتوانم وەکو ئەو بم مامۆستامانە زۆر سپاس زۆر باشە پلەی باکمان هەبوو کاگەڕ ڕێباس نیمانە زۆر زۆر باشە هەڵبەت من زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵ جەنابتە بەڕێزی و سپاسی ئەو کاتەش ئەەکەین کە یاد بە ئێمە و دەست و دەمە خۆش بێ وەکو وتم تۆ بەبێ پرۆڤە و بەبێ هیچ یەکسەر وەلەو لە کاتی خۆیان هاتی دەست و چاوی مامەساش خۆش بێ عیبی نەبوو یەکسەر داغڵ بووین و ئیشێکی باشمان کرد زۆر سپاس دەستی جەنابتان چیت هەیە بۆ کەناڵی میکس میدیای گەڕیان و 94.1 گەڕیان بەڕاستی من هەر لێرە دەستخۆشیەکەم لە ستافی جوانی میکس میدیا گەڕیان کاک جەزا جەنابتان هەموو ستافەکەتان ستافێکی جوانە بەڵام شانسەکەی من ئەمڕۆ ڕاستەوخۆ بوو بەرنامەکانی من خات و باران هەمی ڕاستەوخۆیە کاکە بۆ لە شانسەکەی من بەخوا هەمی ڕاستەوخۆیە یاخوا تەمەند درێژ من دەستان خۆش بە هەر لێرە دەستخۆشی خۆتان و بینەران و ستافە جوانەکەتان و مامۆستا خۆشەویستەکەمانەکەین دەست و چاوە خۆش ئێمەش بە ناوی ستافی ڕادیۆی میدلی گەڕیانەوە زۆر سپاسی جەناب دەکەین سپاسی مامەسای گەورە ئەەکەین دەکاکە واز بنە لە ئەخیری بەرنامەکە کەشفی مەکە دەکۆڵ بە ئەتی واز نایەنێەوە کاکە گیان دەست چاوی جەنابیش خۆش مامەسا گیان ئەزیەتمان نای سپاس بۆ کاکە ڕێبازی دڵی گەڕیان سپاس بۆ کاکە دابان کە ئەمڕۆ بۆ جارێکی تر بەخۆ بەخژاتەوە کە ئێستا کاک دابان لە کەناڵێکی ترە لەشی ساغ بێ تەلەڤیزۆنەکەی بۆ کردین بەڕاستە خۆ زۆر زۆر سپاسیەکەین هەڵبەت وەکو وتم خات و باران شانسێکی زۆر باشیە بووە ئەمڕۆ سپاس بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی کە هەموو لایف و پەیجەکانی گەڕیانی کردەوە سپاس بۆ کاگالان ڕەفیق بەڕاستی ئیشەکە و زۆر قورسە هەر زۆر مردووی سپاس بۆ کاکە ڕازگۆ کاک میرشاد کاک ئامانج دەستخۆشی بۆ کاک ڕێباز کە تیکتۆکی جەلال گۆڵەی کردەوە ڕێزم هەیە بۆ کاکە دیلانی موبایل خۆشەویستان من بەرنامەکانم کاک جەزا لێی تێگاوم هەرچی بە شتێکە بێشتی خۆمی تێک نایەوە جینام و ژیانمی تێگاوە من بەرنامەکانم یەکشەمان بوو بەڵام ئەمڕۆ سێشەمەیە هیچ ئیشکالێکمان نییە ئیشاڵڵا هەر ڕۆژێ بەرنامەمان بۆ حازر بێ ئێمە لە پەیجی گەڕیان شەوەکەی دایەنین و بۆ سبەینە سەعات 2 لە خزمەتان نابم تا یەکشەمە یا سێشەمە یا چوارشەمە کە تا ئێستا خۆم یەکلایی نەکردوێتەوە لەگەڵ هونەرمەندێکی بەڕێزی
ئاوایە لە خزمەتان ئابم ئیشاڵڵا ئێمە شەر نییە هەر هونەرمەندی با بڵێن ڕەگەزی پیا و بانکەین خەریکین ئیشاڵڵا ئەو خوشکە بە ڕێزانەیە و ئافرەتە بە ڕێزانەی کە هونەرمەندن ئێمە بەسەریانەکەینەوە لە خزمەتیان نابین. سپاس بۆ ئاوی سلێمانی، سپاس بۆ ئایکی و بۆ فازلین زۆر زۆر سپاستانەکەین کە سپۆنسەری خۆبەخشی ئێمە دەست و چاوتان خۆش. بە یەک گۆرانی تری خاتوباران هونەرمەندی خۆشەویستی ڕۆژهەڵات و شاری سنە لە خزمەتان نابین. هەڵبەت ئەم هونەرمەندە بەڕێزە لە شاری سلێمانی نیشتەجێ و لێرەدا ئەنیشێ زیاتر وەکوتە هاتوو چۆکەی ئایتر بۆ نمونە 10 ڕۆژ لە سنەیە و 20 ڕۆژ لە سلێمانیە با بڵین ئاوە دەست و چاو خۆش بێت. خۆشەویستان سپاستانەکەین داوای لەبردنمان هەیە گەر کەم و کورتیەک یا وشەیەکی خراپ لە دەممان هاتبێتە دەرەوە بەخوای گەورەتان ئەسپێرم هەتا بەرنامەیەکی تریەمەوە خزمەتان ڕاستەوخۆ لە خزمەتانە. ئەم گۆرانی ئەخیر ئاماژەم بۆ پێی یاچی ئەو گۆرانێکی ترتان بڵاو کردەوە هاتەوا ڕاستە خۆ یەکسەر ئەڕوە ئەوەی شادەکە کلیپەکە ئەو گۆرانیە بە پلەی باگ ڕۆی بڵاو بوو ئەوە چۆتە ناو هینەوە ئاگاداری ئەوە بە گۆرانێکی شادی ترمان بۆ بڵێ خۆشە ئەو گۆرانی زۆر هەر لێرە چاوی هەوادارەکانم ماچەکەم من هەواداری کرماشانیشم زۆرە دەستخۆشییان لێ ئەەکەم ئەم گۆرانیە پێشکەشەکەم بە هەوادارە کرماشانیەکانم سنەیمانوێت هەموو گۆرانیکماوێت ئێستا گۆرانێکی کرماشانی گەڕیان و تەلەڤیزۆنی گەڕیان ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ هەموو کوردانی کرماشانی ئەزیز. زۆر سپاس. شولة ديرت فرهولة ما شيرين جيال شيرين ايقش كر شنابي ستن خموة كولة ما اي شيرين جيال كبي ستن شاز كوغي بستن ارم تخاكا شيرين جيال لا ترشكيشم لا تير غامت جرقم فرشاكا اي شيرين جيال من وكيبشم شيرين او شيرين شيرين قشكاسم نظر شيرين نشيرين شيرين قشكاسم عشقت ضاصاتي شواداسم عشقت ضاصاتي شواداسم يا شورويشا لبست النوت شيرين جيان دنكيتيشم فاطمة وخاوت نازت بكيشم اي شيرين جيان سزاني ريشم وزخمتيشا اقد خاليكم شيرين جيان اقد وارينم وزانتيشا نولو زاريكم اي شكي شيرينم شيرين وشيرين شيرين قشكاسم
شیرین